بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما. لركني سيمي ركنكاني إسلام ديارك ركني زكاة. الزكاة لزماني عربي بدو معناده بمعناي نماده قش سندني نشؤ نماي هەر شتێک بیتن وەکو عەرەب گوتیتیان نەمە زەرع و کاتێکە کشت و کاڵ نەشو نما دەکاتن و بە معنای پاکبوونەوەش دێ وەکو کە خوای گەورە سوبحانەهو وتەعالا لە قورئان باسی تەزکیەی نەفس و دڵ و دەروون دەکا و یوزەکیهم تەزکیە بە معنای پاکردنەوەی دڵ و دەروون لەبەرەوەی ئەو بەخشینی ئەو ماڵە و لە پێناوی خوای گەورە سوبحانەهو وتەعالا هەم دەبیتە هۆی گەشە سەندنی هەم دەبیتە هۆی پاکردنەوەی لەو گوناح و لەو خراپانەی نەفس و دڵ و دەروون یان لەو خراپەی کە بە خراپە کەتیتە ناو ماڵ و لەو پیسیەی کە حەرامە و مافی خەڵکیە کەتیتە ناو ئەو ماڵی. لە ڕووی شەرعیشەوە دیارە کە زەکات حەقێکی پێویستە لەسەر ماڵ ساڵانە لەسەر ماڵێکی دیاریکراو لە بۆ کەسانێکی دیاریکراو پێویستە بدرێتن. خوای گەورە سوبحانەهو وتەعالا ئەو فەرض و واجبەی زۆر بە گەورە باس کردیە و گرنگی پێدایە و واجبی کردیە. لۆیە یەک لە ڕوکنە گەورەکانە کە نوێژ گەورەترین ڕوکنی عەمەلیە وەکو حەق و مافێکی جەستەیە کە خوای گەورە ئەو جەستەی دایتە ئینسانی ڕۆژێ 5,000 نوێژ لە بۆ خوای گەورە بکە سوبحانەهو وتەعالا. زەکاتیش وەکو حەقی ماڵ و سەروەت و سامانە کە خوای گەورە سوبحانەهو وتەعالا ئەو ماڵت پێدەبەخشیتن گەیشتە ئەندازەیەک لە ئەندازەکان ماڵی تو نییە. خوای گەورە سوبحانەهو وتەعالا وەکو جێنشینەک وەکو عەبدێک تەنها دایتێ دەستەتوو لەو ماوەی چی کاتی دایتێ دەستەتوو ئەو وەکو ڕەب العالەمین دایتێ دەستەتوو هی خۆت نییە و بە ئازایەتی خۆت نییە. ڕاستە ئینسان هەوڵ دەداتن ڕاستە زیرەکی ئینسان دەور دەبینیتن بەڵام لە کۆتاییدا هەمووی خوای گەورەی سوبحانەهو وتەعالا تەوزیعی ئەرزاق دەکات و ئەو ڕزق و ڕۆزیانە دەداتە یەکەچی و ناداتە یەکەچی. لۆیە ئینسان دەبی بزانێ عەبدە و ئەو ماڵە بە شێوەیەکی کاتی و بە ئەمانەت لەلایەتی و خوای گەورە سوبحانەهو وتەعالا لەو ئەمانەتەی کە دایتێ دەستەتوو لە ئەندازەیەکی دیاریکراو داوای ئەوەت لێ دەکا کە ببەخشی بە هەژاران و بە نەداران و بە شوێنانەی کەوە ئەو دیاری کردیە سوبحانەهو وتەعالا. لەبەر هەندێک لەگەڵ نوێش باس کرایە بە زۆری لە قورئان یعنی لە نزیکەی 27 شوێن و ئەقیموا الصەلاة و ئاتوا الزەکاة پێکەوە هاتیە. ئەو کەسانێکەوە هەم نوێژ دەکەن زەکاتیش لە ماڵەکانیان دەدەن هەم حەقی خوای گەورە دەدەن کە ئەنەما سوبحانەهو وتەعالا و حەقی خەڵکیش دەدەن چونکە لەو واجباتانەی کە خوای گەورە واجبی کردیە جاروێ عیبادەتەکە مابەینی خۆت و خوایە و هەندێک عیبادەتیش مابەینی خۆت و بەندەیەکی ترە. لە گەورەترینی عیبادەت لە مابەینی خۆت و خوای گەورە نوێژە لۆیە تەئکیدی لێ دەکاتەوە هەموو کات و لە گەورەترین عیبادەتی مابەینی بەندەکان لەگەڵ یەکدی بەخشینی زەکاتە لە پێناوی خوای گەورە و خوای گەورە سوبحانەهو وتەعالا هەڕەشە لەو کەسانە دەکات کە ماڵەکانیان خەزن دەکەن و لۆ خۆیان هەڵی دەگرن و نایبەخشن لە پێناوی خوای گەورە دەفەرمی والذین یەکنیزون الذهب والفضة ولا ينفقونها في سبيل الله فبشرهم بعذاب أليم. ئەوانەی زێڕ و زێ و پارە هەڵدەگرن و خەزنی دەکەن و نایبەخشن لە پێناوی خوای گەورە ئەو موژدەیان بدێ بە سزایەکی بەئێش يوم يحمى عليها في نار جهنم فتكوى بها جباههم وجنوبهم وظهورهم هذا ما كنزتم لأنفسكم فذوقوا بما كنتم تكنزون. لروج قيامت أو مال سروة سامانا گەرم دەکرێتن و داخ دەکرێن سەریان و نێوچاوانیان و پشتیان و پێشیان بەو ئاگرە سزا دەدرێن خوای گەورە پەنامان بداتن. کەواتە ئەوە دەبیتە سزا دەبیتە ئاگر لە بۆ کەسێک بە حەقی خۆی وەدەستینەینی و بە حەقی خۆی نەیبەخشی و حەقی خۆی لێ نەداتن کە حەقی زەکات و ماڵە واجبە لەسەر هەموو کەسێک. ئیجا زەکات لە پاش هیجرەتی پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام لە ساڵی دووەمی هیجری فەرض بوو
لبروي أصل أوي متعلقة زكاة بوڵات، يعني وڵات و گەورەی مسلمانان کۆی دەکاتەوە لە خەڵکی بەو پێی ئەو نیساب و ئەندازەیە کە خوای گەورە دیاری کردیە لە خەڵکی کۆ دەکاتەوە و هەیئەتێک و کۆمەڵێکی ئەمین و دەستپاچی لۆدادەنێ لەو شوێنانەی کەوا خوای گەورە داینایە لە بێ تەنها لەوێن دەرو بەو شێوازەی کە دانرایە سەرفیش بکاتن کە خوای گەورە داینایە و دەدرێتە چێ مەصاریفی زەکات ئەوانەی مستحقی زەکاتن ئەوەش لێ نەگەڕایە لە بۆەوەی هەر کەسی بە کەیفی خۆی و هەر زۆرە کەسێک بێ بیدرێتێ بەڵکو خوای گەورە تەحدیدی کردیە دیاری کردیە کە بەو شێوەیە دەبی زەکات تەوزیع بکرێت کە دەفەرمووی ئینەمە الصەدەقات للفقەڕاء بەخشینەکان لێرە مەبەستی پێی بەخشینی واجبە کە زەکاتە لە بۆ کەسانی هەژارە و کە هیچیان نییە و وەکو برەی نەبوونن بە تەواوی خواردنیشیان بە پێی پێویست نییە وەلمەساکینی ئەو کەسانەی کەوە کەوتینە لە حاجەت مەبەست لێرە نەدارەکانن دەفەرموو زانایان فەقیر ئەوەیە کە هەر هیچی نییە میسکین ئەوەیە کە شتێکی هەیە بەڵام بە پێی پێویستی نییە والعاملین عەلەیها و ئەوانەی کار لە کۆکردنەوە و تەوزیعکردنی زەکات دەکەن ئەوانش مافەچیان لەو زەکاتەی دەبی وەکو مەعاشک کە ئەو ئیشەیە پێ هەڵدەستن والمؤلفة قلوبهم وەو کەسانەی کەوا مسلمان نەبووینە خەریکە ببنە مسلمان یعنی ئومێد ئەوەیە ببنە مسلمان یان تازە مسلمان بووینە و تەواو لەسەر ئیسلامەتیەکە ثابت و جێگیر نەبووینە لەو ئەوەی دڵیان ڕابگیرێ دڵیان هۆگر ببی بە ئیسلام پێویست دەکاتن زۆر جار گەورەی مسلمانان هەندێک کەس هەیە بیبەخشی و پارەی بداتێ و لۆ ئەوەی لە بۆ ئیسلامی بینی چونکە ئیسلام و مسلمان زۆر پێویستیان بەوەیە بەرەی کوفر و دژەکانی خۆیان کەم کەنەوە و بەرەی پشتیوانانی خۆیان زیادکەن طبعی ئینسانی شوایە ماڵی خۆش دەوێتن بە تایبەتی ئەگەر بە تەواوی ثابت نەبووبی لەسەر ئیمان و ئیسلام لۆیەوە پێویست دەکاتن کە زۆر جار حاکم وا بڕیار دەداتن کە هەندێکی بدرێت بەو جۆرە کەسانە وەفی الرقابی یان لە بەندە ئازادکردن والغاریمینە ئەوە کەسانەی قەرزارن وفي سبيل الله لە پێناو خوا لێرە مەبەستی جەنگ و جیهاد لە پێناوی خوای گەورە بدرێتە و کەسانەی کە دەستنە غەزا لە پێناوی خوای گەورە یان ئەو کەسانەی کە ئەو چەک و سیلاح و شتەی کە پێویستە لەو غەزا لە پێناوی خوای گەورە یان ئەو کەسانەی لە وەزعەکی زۆر پێویستدا هەردەستن بە خزمەتکردنی دینی خوای گەورە لە ڕووی هەتا داعوە و بانگەوازیش بیتن و دژایەتیکردنی کافران بە نووسین بی بە دەرس وانە بیتن عولەما هەندێک فتوایان پێدایە کە ئەوش قیاس دەکرێتە سەر ئەو کەسانەی کە جیهاد دەکەن لە پێناوی خوای گەورە بەڵام مەبەسوە نییە لەو هەموو خێر و چاکەیەک و دروستکردنی مزگەوت و قوتابخانە ئەوانە ببیتن نەخێر تەنها کە ڕێشیاندایە لە بۆ ئەو کەسانەیە کە فعلەن لە شوێنێکی حساس لە دیفاع و بەرگری لە پێناوی دینی خوای گەورە ئیشێک دەکەن بە قیاس لەسەر مجاهید لە پێناوی خوای گەورە وابن السەبیلی و ئەو کەسانێکەوە ڕێبوارن و دەبینی لە شوێنەکی ماڵ و سەروەت و سامانیان پێنامینێ و محتاج دەبن ئەگەر لە شوێنی خۆشیان و لە وڵاتی خۆیان دەوڵەمەندیش بن هەتا دەگەڕێنەوە شوێنی خۆیان زەکاتیان پێدەچی فەریضەتەن من الله ئەو لای خوای گەورەوە دانرایە والله علیم حەکیم خوای گەورەش بەخۆی زانا و دانایە شەرائیطەکانی وجوب بوونی یعنی لەسەر چێ زەکات واجب دەبیتن یەکەم دەبی ئەو کەسە مسلمان بی لەسەر غەیری مسلمانی واجب نابیتن واتە لە وڵاتێکی ئیسلامی کە غەیری مسلمانی تێدا دەژی و ذمیەکان ناگۆترێ وەرن زەکاتی بدەن بەڵکو ئەوان حەقەکی دیکەیان هەیە چونکە هاوڵاتی لە بەرامبەر حکوومەتی خۆی دەبی هەندێک حەقی مالی هەبی حکوومەت بەو ماڵەی خزمەتی هەمووان بکاتەوە ئەسڵەکە ئەوەیە حەقی مالی بێباوەڕان جزیە دەبیتن حەقی مالی لە ئیماندارانیش زەکات دەبیتن دووەم حریە لەسەر عەبدی نابی چونکە عەبد بەخۆی صاحبی مولک نییە بەخۆی مولکی سەییدی خۆیتی سێم ئەلمولکیە تامە دەبی ئەو کەسە کە زەکات لە ماڵێک دەدا ماڵەکە تەواو مولکی خۆی بی هێشتا نەبوو بیتە مولکی خۆی یا مولکی خۆی تەواو نەبیتن دەبی ئەو کەسەی مالی چیتی ئەو بداتن
چارەم النیصاب دەبی بگاتە ئەندازەی دیاریکراوی خۆی کە هەر ماڵک نیسابەکی دیاریکراوی خۆی هەیە ئەو کاتە زەکاتی لێ دەکەویتن. پێنجەم ئەوەیە ساڵەکی هیجری بەسەردا بسوڕێتەوە بە کاملی ئەو زەکاتە لەو ماڵەیە واجب دەبیتن. طبعا زەکاتیش لە 5 جۆر ماڵ واجب دەبیتن. یەکەم لە پارە و پول کە کاتی خۆی پارە و پول زێر و زیو بووە و ئێستاکە لە جیاتی ئەو پارەی کە هەر وڵاتێک لی دەداتن لە کاغەز بیتن یان لە معدەن بیتن لی دەداتن ئەوە زەکاتی لێ واجب دەبیتن. زەکاتی زێڕی 20 مسقالە و لە 20 مسقالی نیسابی دەکەویت و دەبی کابرا زەکاتی لێ بدە و زەکاتی زیویش لە 200 مسقالی دەگاتە نیساب و دەبی لێ بدە بە نسبەی 102.5 ینی هەرچەندی هەبوو بە نسبەی 102.5 دەبی لێ بدە. ماڵ و پارە و پولی ئەو سەردەمەشکە هەیە بە یەکێک لەو دوانە دەپیورێ یان بە 20 مسقال زێر یان بە 200 مسقال زیوی. اینجا هەندێک لە زانایان فەرموویتیان چیها ئەصلح بی لە بۆ فەقیری چیها باشتر بی لە بۆ فەقیری دەبی بەوەی بیتن یعنی چی هەیەیان کەمتر بیتن بەو ئەندازەیە بیتن. زۆری دووەمی ماڵ کە زەکاتی لێ دەکەوی المعادن والرکاس یعنی ئەو کانزانەی کە دەردەهێنرێن و هەروەها ئەو گەنجینە و زێر و زیوەی کە لە ژێر زەوی دەدۆزرێتەوە بە نسبەت ئەو کانزانەی کە دەردەهێنرێن ئەوجا زێربی زیوبی غەیریوی بی نیکلبی هەرچبی کاتێکەوە دەردەهێنرێ لە زەویدا یەک لە چلی وەکو زێر و زیوی ئاعتیادی هەر لەو وەختی دەردەینی ئەو پێویستی بە سوڕانەوەی ساڵی نییە هەر لەو وەختی ئەو زێر و زیوە کە لە کانگایەکان یان مادەی دیکە کە لە کانگایەکان دەردێتن 102.5 یان یەک لە چلی واجب دەبی کابرا زەکاتی لێ بدە بە نسبەت ئەو گەنجینە و دۆزینەوەی زێر و زیوی سکا ی زمانی جاهلیەت و قەدیم کە لە ژێرزەوی وەکو شوێنەوار دەدۆزرێتەوە ئەوە یەک لە 5 زەکاتی لێ دەکەویتن لەو کاتەی کەوا دەدۆزرێتەوە. جۆری سێمی ماڵی تیجارەت کەلوپەل و شتومەچی کە کەسەک تیجارەتی پێدەکرێتن ئەو کەلوپەل و شتومەکەش ساڵێک بەسەریدا بسوڕێتەوە گەیشت بۆ نیسابی زەکات ساڵێکی بەسەردا بسوڕێتەوە دەبی زەکاتی لێ بدرێ. بەڵام کاتێک کە کەسێک مەسەلەن 2 دەفتەری هەیە ئێستا زەکاتی لێ دەکەوی ساڵێک بەسەر ئەو معاملە و تیجارەتەیدا دەڕوا دەبینی بوویتە 3 دەفتەر دەبی لە 3 دەفتەرەکەی بداتن چونکە ماڵی زەکات ئەو ماڵی کە دێتە سەریشی لە کۆتایی ساڵ چەندی هەیە ئێستا لەوەندەی دیسانێکە 102.5 زەکات لێ دەکەویتن. جۆری چارەمی ماڵ بەروبووم و ئەوەی کە دەچیندرێتن لە گەنم و جۆ و بەروبوومەکانی دیکە وەکو ترێ و ئەوانە ئەوەش لە پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام دەفەرمێ لەیسە فیما دون 5 ئەوسوق صەدەقە لە 5 وەسەقی کەمتر بی زەکاتی لێ ناکەوی لە 5 وەسەقی زیاتر زەکاتی لێ دەکەوی کە ئێستا دەکا 715 کیلۆگرام تقریبا لەوەندەی مێوش بوو گەنم بوو جۆ بوو یان هاوشێوەی وانە کە دەچیندرێن پاقلە و ئەوانە زەکاتی لێ دەکەویتن کاتێکە گەیشتە 715. ئەگەر بە ئاوی حەدەکەشی چەندە ئەگەر بە ئاوی بارانێ بوو ئەوە 1 لە 10 دەبی ئەگەر بە ئاودران بوو کەسەکە بەخۆی پێویست بوو ئاوی لۆ ڕابچێشیتن ئەوە 1 لە 20 ینی لە 20 تەنەکەچی دەکاتە زەکات و دەیبەخشیتن. جۆری پێنجەم حەیوانە ئاژەڵەکانن کە حوشتر و چێڵ و مەڕ و بزنی دەگریتەوە حوشتر لە 5 حوشتری ڕا زەکات دەست پێ دەکاتن کەسێک کە 5 حوشتری هەبی دەبی مەڕێک یان بزنەکی ساڵی زەکات لێ بداتن. لە ئی چێڵی لە 30 دەست پێ دەکاتن لە 30 ڕا چێڵ ینی گۆلکەچی 1 ساڵە تەواو کردبیتن دەکەویتن و هەروەها لە مەڕ و بزنیش دیارە لە چر مەڕ و بزنی زەکات دەست پێ دەکاتن مەڕێک یان بزنەک دەبی بکاتە زەکات لە چلی. ئەوە وەکو زەکات. ئەدی ڕوح و فەلسەفەی زەکات لە بۆ ئەو زەکاتە حکمت چییە کە دانرایە عولەما باسییان کردێت چونکە لایانی فقهی ئەو زەکاتەی
ظاهرەکەی چەند گرنگە لایانی فقهی باتینەکەشی گرنگە ئینسان دەرس و پند و حکمەتەکانی لێ تێبگاتن. یەکەم گەورەترین حکمت کە عولەما باسییان کردی ئەوەیەکەوە یارمەتیدان یەکتر کۆمەلگایەکی منسەجیم و لەگەڵ یەک بیتن، هەر کەسی لەلایەک نەژیتن، وەکو ئەوەی ژیانی سەرمایەداری وەکو سەعیدی نورسی بە ڕەحمەتوی باز دەکاتن ئەهلی کوفر یان جیهانی سەرمایەداری دوو کەلیمەی هێبە و دوو کەلیمەی ژیانی مجتەمەعی بەڕێوە دەبە. یەک دەرێ بە ئەمن تێر بم خەڵکی بە هەموو برسیبی جێم لێ نییە، ئەمن با هەر بەرز بمەوە بەرز بمەوە لە پارە با خەڵک هەموو برسیبی. یەکی دیش دەرێ با خەڵک ئیش بکە ئەمن بەرهەمەکەی بخۆم، ئیستیغلالی خەڵکی تێدایە. ئیسلام لە بۆ ئەو دوو دەردەی لە ناو کۆمەلگا کە کۆمەلگا هەڵدەوەشێنی کۆمەلگا دەکاتە دوژمنی یەکدی ئەو دوو دەردەیە دوو چارەسەریدانە. چارەسەرێکی دەریەگەر ئەتوو برسی بووی ئەمن تێر بوو لە خۆم زیاد بوو پێویستە زەکاتت بدەمێ ببەخشم. و چارەسەرێکی دیکەش ئیستیغلال نابی هەبی کاتێک ئەتوو ژێردەستەی ئەمن بەهۆی ماڵ و سەروەت و سامانەکەوە نابی ئیستیغلالت کەم لۆی حەرامی کردیە کە ڕیبا هەبیتن. واجببوونی زەکات و تەحریمی ڕیبا پێچەوانەی ئەو فکرە سەرمایەداری و بازاڕی ئازادەیەکەوە بێباوەڕان و کوفر و غەرب ئێستا لە بۆ مەدەینی دەرێ کابرا هەرچی پێدەکرێ با ئیستیغلالی کە هەر چۆنی دەتانی با خۆی دەوڵەمەند کە بە هەر ڕێیەکی بیتن. بەڵام لەگەر ئەوەش ئیسلام حوریەتی کەسابەت و تەمەلوکی دایە وچی فکری ئیشتیراکی شوعی نییە کە دەرێتن خەڵک هەرچەند ئیشکاتن نابی هەژار و دەوڵەمەند هەبی دەبی حکومت بەرهەمی هەموو خەڵکی لۆخلای خۆی بینی پاشان بە یەکسانی تەوزیعی کاتەوە کە ئەوەش لەگەر واقعی ئینسانی ناگونجێ و لەگەر عەدالەتیش ناگونجێ. خوای گەورە داینایە دەوڵەمەند دەبیت و هەژار دەبی بەڵام نابی بگاتە حەدەچی دەوڵەمەندەکان ئیستیغلالی هەژارەکان بکەن یان لەبیریان نەمینێتن و وازیان لێ بهێنن. دووەمین حکمت و فەلسفەی زەکات کە لە ئیسلام دانرایە لەوەی بیتە یارمەتی بەڕاستی لە بۆ فەقیرەکان و لە بۆ ئەو کەسانەی کە محتاجن لەوەی بتوانی ژیانی نوێ دەست پێ بکەن، لەوەی ڕزگار بکرێن. چونکە زۆر کەس حالەتەکی لە ژیانی بەسەردێ تووشی محتاجێکی زۆر دەبی و نییە برێ هەموو دەمێ ژیانی وابیتن. ئەو زەکاتە کە بیدرێتێ بە تایبەتی ئەگەر بەشەکی باشی بدرێتێ دەکرێت پێی لەسەر کارێک لەسەر ئیشێکدا بندرێت و ئەو کەسە ڕزگاری بکرێتن. هەروەها یەک لە حکمەتەکانی ئەوەیە کە نەفسی ئینسانی لە ڕەزیلی دەپارێزیتن، ڕزگاری دەکاتن. چونکە نەفسی ڕەزیلی و زۆر خۆشویستن و هەڵپەکردن لۆ ماڵی ئینسانی چ لێ دەکاتن؟ ئینسانی وە لێ دەکاتن تەنها لۆ خۆی بژی. ئەوەش وای لێ دەکاتن کە چینەک کە هەژارەکان ڕقیان لە دەوڵەمەندەکان بیتەوە. ئەو کۆمەلگایە ڕق لێبوونەوە و خراپە و ناخۆشی و زۆر جار شەڕ و ئاژاوەی لە ناو پێیا دەبیتن سەبەبەکەی لەوەی ڕادێ. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ئیاکم والشح فإنما أهلك من كان قبلكم الشح. ئەوەی کەوا پێشەمگۆی لە ناوبردیە ئەو ڕەزیلی و تەنها خۆویستیە بووەکە هەبووە. ئەمری پێکردن دەفەرمی بالبخلی فبخلوا ڕەزیلی بکەن. ئەو شح و ئەو خۆشویستنی ماڵەوەی لێکردن کە ڕەزیلی بکەن و ئەمری پێکردن بە قەطعی ڕەحمیان کرد. کاتە بۆشایی لە نێوان چینەکان دروست بوو و ئەوەش دەبیتە هۆی ئەوەی ڕۆژێک لە ڕۆژەکان هەژارەکان بتەقنەوە ڕەنگە بە شۆڕشەکی بە شتێکی هەموو وەزعەکەی لە هەموو خەڵکەکەی دی تێک بدەن و لە ناوی ببەن لەبەر ئەو چینایەتەی کە لە ناو کۆمەلگا دروست دەبی. یەک لە حکمەتەکانی دی ئەوەیەکەوە ئەو ماڵە پیسی حەرام شوبهەی دەکەویتە ناوێ. طبعا ئینسانی مسلمان لەسەری واجبە ماڵ لە ڕێی خۆی بە حەلالی بەدەستبینی. بەڵام ئەو هەموو معاملاتەی کە دەکرێت زۆر جاروێ ئینسان ئاگای لە هەندێک شتێ خۆی دەپارێزی. بەڵام هەندێک شتیش بەبێ ئاگاییوی ماڵی خەڵکی دی دێتە لای، ماڵی ناحەق دێتە لای. ئەو زەکاتە دەبیتە هۆی پاکبوونەوەی ئەو ماڵە لەوەی خذ من أموالهم صدقة تطهرهم وتزكيهم بها. دەبیتە هۆی پاکبوونەوەی ماڵ لەو پیسی و لێڵی وەکو برێ چڵکەی کە ئی خەڵکی دیە و حەقی خۆت نییە دێتە ناو ئەو ماڵی. و هەروەها یەک لە گەورەترین حکمەتەکانی دیکەشی ئەوەیە کە ئەو زەکاتە لە پێناوی سەرخستنی دینی خوای گەورە بەکاربێتن. ئێستا خەڵکیمە بە زۆری وایە وا دەزانیتن زیاتر بەس لە بۆ فەقیر و هەژارانە ڕاستە ئەوان بە پێی پێویستی خۆیان لە
پلەی یەکەم دێن بەڵام سەرخستنی دینی خوای گەورەش بە ماڵ زۆر گرینگە بە دەیان ئاەت لە قورئان باسی بەخشین لە پێناوی خوای گەورە دەکا باسی جیهاد بە ماڵ دەکا بئەموالیکم وئەنفوسیکم پێشتر بە ماڵ باز دەکات چونکە ئەگەر کەسێک ئامادە نەبی جیهاد بە ماڵی بکە دینی خوای بە ماڵ سەر بخە ئەوە بە نەفسی هەر نایکاتن لەبەر هەندێ بەشەکی زەکاتیش بەڕاستی دانرایە کە لە پێناوی دینی و سەرخستنی دینی خوای گەورە ماڵک هەبیتن کە زۆر پێویستە لەو ئەوەی ئەو کۆمەلگایە لە هەموو خراپەیەک و لە شەڕی دوژمنانی بپارێزیتن. صلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم.